خوا من یادەوەریم زۆرە لەگەڵ ێ بەڵام خۆیسە ناتوانم باسی بکەم یادەوەریمان زۆرە بەیەکەوە. خۆشەویستیمانەیە بۆ خەڵکەکە ئەوە دوامانەکەوێت چکاوە دڵنەواییمانەکات سوپاسی گەورە و بچووکیانەکەم سوپاسی ئەوانەیەشەکەم کە لێرە نین مەمنونیانم کە بە تەنگی دڵی ئێمەوە هاتوون هەتا دنیا ئەم چاکە و ئەم جوانیم لە فکر ناچێت ئەو نە لە هونەر و لە هونەرمەندداریێتەوە براکەم ناوەڵە براکەم ئەوە قەت خزمەت نییە بە هونەرمەندیەگەێنن من 52 ساڵ خزمەتی هونەریم هەیە دووسێ جەڵدە لێیام هەر کەس لی نەپرسیم هەر حکوومەتەکە لی نەپرسیم بزانە چیمە و چیم نییە ئیترە بێ ڕێزی هونەرە بێ چی بێ 52 ساڵ خزمەتی هونەری ینی ئەزمونم هەیە لەم ئیشە هونەریە باشە ئەگەر بگەڕیتەوە بۆ پێش 52 ساڵ لەمەوبەر هونەرەکەی تۆ جاریتر لەبەر خۆشەویستی خەڵک